ئەوانەی لە ڕوبەڕووبوونەوەی خۆیاندا بە چواردەوری خەرمانەدا بوونە خەرمانە. بەشی چوارەم. وەک بەردەوامیدانێک بەو نەغمە ناخسووتێنەرانەی کەوا ئیمامی زەین العابدین لە کاتی ڕوبەڕووبوونەوەی خۆیدا گوزارشتی لێدەکردن. حەزرەتی ئیمام هەمیشە سەری لە بەردەرچی شاباشی ئەودا دەنا و بەسیرەتی چاوی دڵیشی هەمیشە لە کەلێنی دەرگاکەیەوە تەماشای دەکرد و بە چاوەڕوانی ئەوەی ڕوویەکی تێبکات ڕیتمەکانی دڵی بەوتنەوەی هووە دەستی بەلێدان دەکرد و شێوازێکی جیاوازتری ڕووکردنە ئەویان دەهێنایە سەرزاریان. بە شێوەیەکی وەها بەستەکانی ڕازگۆیی و خۆڕاگری پێشکەش بە جەنابی حەق دەکرد. مقەڕەبینانی زەوی و ئاسمان بە حەیرانیەوە گوێ قوڵاغی دەبوون کە دەیوت: ئەی پەروەردگارم. بە شێوەیەکی بەردەوام خەیاڵاتی شک و گومانی جۆرا و جۆر لە ناخمەوە قوڵپەیان دێت. ئەمانە کۆمەڵێک ناڵینی تایبەت بە ئاسۆی خۆین. لوتفە پاک و بێگەردە ئاسمانیەکانی تۆ لە بەرچاوم لێڵ دەکەن. تەمومژی ئەم شک و گومانانەم لەسەر هەڵگرە کە کۆسپن لە بەردەم نزیکی لە تۆ. ئەگەرچی هاتنیان ڕاگوزەر و کاتیش بێت، بەڵام ئەم جۆرە تێبینیانە لەگەڵ مامەڵەی شیاوی بەندایەتی کردندا یەک نایەتەوە. دڵم بە هەستی کڕوزانەوە و لاڵانەوە بخرۆشێنە. دڵم هەمیشە بە ئیدراک و شعوری نزیکی لە خۆتەوە بگەیەنە بە زیندوێتی. نیگەرانی ئەوەی هەڵخلیسچێت، تەنانەت گەر ئەگەری یەک لە سەرسەدیش بێت، لە ترساندا لەرزی لێ هەڵدەستاند و بە تەواوی بەشەکانی مێشتیەوە لە چوارچێوەی ئەو هۆنراوەیەی کە دەڵێت: سرم لە بەردەرچی ڕەحمەتت داناوە، لە نێوچێژی ڕووکردنە تۆدام و گەر بەندەیەکی ئالوودە بە گوناحیش بم، بەڕووی ڕەشمەوە لە ژێر فەرمانی تۆم. نەغمەکانی وەفای دەڕژاندە ناو ناخیەوە و چەشنی ئەوەی چاوەڕێی دەرچوونی فەرمانی بێتاوانی بکات لەلایەن خالقی خۆیەوە، هەتا ئەو ڕۆژە هەر بەو شێوەیە لە چاوەڕوانیدا بوو. هەر بەم ناڵەی گوێڕێیاڵی و وابەستە بوونەش دەستی هەڵ نەدەگرت، دەستی بە دەستکی ڕەحمەت و شەفاعەتەوە دەگرت و بە وتنەوەی ئیمانی کامەڵ، کردداری چاکە دەکڕوزایەوە. پاشان بە ئاسۆی ئیخلاس و ڕازاوەی ئەوەوە بەرەو تاج لەسەر نانی ئاخ و واخەکانی ڕای دەکرد و دەیوت: ئەی پەروەردگاری ڕەحیمم، ئێمەش لەو ئەهلی دڵانە بجێرە کە بە هەناسە بڕچێوە ڕادەکەن و ڕەزامەندی تۆیان بە ئامانج گرتووە. لەو بەندە کۆڵەوارانەی خۆتم بجێرە کە هەمیشە چاویان لەسەر دەرگای تۆیە و دەستیان بە دەستیەوە گرتووە. ڕەزای تۆ لای ئەوان بە گەورەترین لوتف ئەژمار دەکرێت، بە عەشق و تامەزرۆیی و خەیاڵاتی ناخی خۆیان لەگەڵ بکە. سەرفرازیان بکە بە بەستنی پشتوێنی عەبودیەت کە دەبێتە وەسیلەی ڕووتێکردنی گەرم و گوڕی خۆت. لەو کەسانم بجێڕە کە لە نەزدی ئولوهیەتی خۆتدا بە پایەی جیاواز شەرەفمەندت کردوون. ئەو بەندانەی وێناکردنەکانیانت بە چۆنیەتیەکانی لای خۆت گەیاندووە. ئەو بەندانەی بە فەزل و کەرەمی خۆت بە تەواوی خۆتت پێگەیاندون. ئەو بەندانەی لەسەر هەموو تامەزرۆیەکەوە تاجت لەسەر عەشق و تامەزرۆییان داناوە. بەوەی ویژدانیانت کردووە بە جێگەی درەوشانەوەی ئیلاهی خۆت و بەم پایەیە پایەدارت کردوون. لەو هەڵبژێرداوە بەرگوزەیدانەمان ئەلموستەفەین الئەخیار بجێڕە کە دڵیان هەموو لەحزەیەک بە جەزبەی عەشق و شەوقی تۆوە ڕوو لە تۆ دەکات. ئەوانەی هەمیشە باسی ڕەزامەندی تۆ دەکەن و تێرناخۆن لەوەی ڕوو لە دەرگای زاتی بکەن. ئەی ئەو کەرەمکانەی بەندەکانی خۆت لە پەڕوو لەسەر ڕێگەی گەشتن بە خۆت بە تەنیا جێناهێڵیت. ئەم بەندەی خۆشت لە زومرەی ئەو بەختیارانە بجێڕە کە بە نزیکانی خۆت ئەژماریان دەکەیت. ئەی ئەو سیما درەوشاوەیەی هەمیشە ڕوود لەو خەرمانە گەورەیە بوو. تۆ هەمیشە ئاواتەخوازی هەمان شت بوویت و لە ناخەوە بۆ هەمان ئەو شتانە ناڵە ناڵت کرد. دەنگتان هات و هەتا ئەم سەدەیەش گەشت. ئەو دڵانەی تامەزرۆی بیستنی هەمان ئەو نەغمانن، وەک هاوبەشیکردن لە کڕوزانەوەکانی ئێوەدا هەمان شتیان هێنایە سەرزاریان و بە زمان و ویژدانیان دەستیان لەسەر دەستچی هەمان دەرگا دانایەوە و وتیان: کەرەم بکە سوڵتانم، کەرەمت مەبڕە لە بێنەوایان. لە کەرەمکانە دەوەشێتەوە بڕینی کەرەم لە گەدایان. ئەمەیان وتەوە و ناخی خۆیان هەڵڕشت. لە ڕاستیدا ئەو هیچ کاتێک ئەوانەی بەکرێم بانجیان کردووە و ڕویان لە دەرگای ئەو کردووە، لە پەور و لەسەر زەوی جێنەهێشتووە و تووشی هیجرانی نەکردوون.
حەزرەتی ئیمامیش نیازی خۆی سەبارەت بە هەمان بابەت قوڵتر دەکاتەوە و بەناڵینەوە دەڵێت: ئەی پەروەردگاری میهرەبانم، هاودەمم بە، وەحشەتی بێتۆیی لە ڕۆحمدا دەربهێنە، لە هەڵنووتین و هەڵبەز و دابەزی نێو ڕۆشتن ببوورە، هەڵەکانم بە ناوی شەرەفمەندی ئەلسەتاری خۆت بپۆشە. دەڵێم بەوەی بەندەی خۆت ببەیتە ناو شورا پارێزراوەکانی خۆتەوە، بە دەستەبەرکردنی جوانی خۆت دڵنیایی بکەوە و چاوەڕوانی ڕووتێکردن، چاودێری، سەرپەرشتی و پاراستنی تۆ ڕوون تێدەکات و دەستم بە ڕشتەی نەپساوی ئەلعوروەة الوثقاوە دەگرم و بە هەر یەک لە باڵەکانی تەوەکل، تەسلیمیەت و خۆدانە دەستۆ، تەفویض بەرەو ناشوێن ملی ڕێگە دەگرم. تێر ناخوات لە هەڵسەنگاندنی هەر ئامرازێک، لەو شاباڵگرتنەی کە بە ئاراستەی ناکۆتادایە، لە شوێنی خۆیدا ڕوو لە میحرابی محیبەت دەکات، لە حزوری معشوقی حەقیقیدا بۆ سواڵی عەشق دەوەستێت، دەستەڵ ناگرێت بەو شتانەی دەستی کەوتووە و دەڵێت هیتر کوانێ، لە شەقەی باڵدەدات و بەرەو پشتی پشتەوەی ئاسۆکان دەڕوات. بە ناوی ئەو لوتکەیەی دەیەوێت پێی بگات، سیفات و شؤونێک نامێنێت کەوا سەری لەسەردا نەنابێت و ڕووی تێ نەکردبێت. لە دڵەوە چەشنی شێوازی سوالکەرێک نزاو نیازەکانی دەڕازێنێتەوە بە بۆیەی ناوە جوانەکانی ئەو، ناسکردن نازانێت و بەردەوام چەشنی حەزرەتی یاعقوب و یونسی کوڕی مەتتا دەناڵێنێت و ناڵەی ئینەما ئەشکو بەثی و حوزنی ئیلە الله لێی بەرز دەبێتەوە، بە خەم و تاسەکانیەوە هەمیشە هەر لە بەردەم دەرگای ئەو کێشە چارەسەرکەرەیە دەکڕوزێتەوە و لە بەردەم دەسەڵاتی بێکۆتادا بەناسچی و جوانی بەستەکانی دەهۆنێتەوە. جارجارە هەستی هیوا و تکادای دەگرێت و چەشنی یونس ئێمرە بە شەوق و شوکرانە بژێریەوە شاباڵ دەگرێت و دەڵێت خۆشە هەرچێک لە تۆوە بێت، باکەوا بێت یاخود کوفن، گوڵی تازە بێت یان دڕک و دەوەن، لوتفی شت خۆشە و قەهری شت خۆش. بە هەستی تکاوە کە ڕەنجی ڕەزامەندی ئەو دەداتەوە، هەر دەستکەوتێکی هەبێت وەک دیاری ماچی دەکات و دەیخاتە سەرسەری. تەواوی ئەو ئەحساسانەی ڕووی تێدەکەن بە ڕووتێکردنێکی تایبەتی ئەو مامەڵەی پەروەردگارم لەگەڵ من تێبینی دەکات و یەکە بە یەکەی ئەم هەست و درک پێبردنانە وەک دیاریەکی پەروەردگاری بە خۆشحاڵی یەک لە دوای یەکەوە پێشوازیان لێ دەکات. هەست و درک پێنەبردنی نەگۆڕاوی ئەوانەی لەگەڵ خەرمانەدا بوونەتە خەرمانە هەمیشە و هەردەم هەر بەم شێوەیە بووە. هەیەجانی هەرگیز دانەسەکناویان و عەزم و چوونە پێشیان هەردەم بەم شێوەیە بووە. هەڵسوکەوتی ئاسماناویان کەوا سەر دەسۆڕمێنێت و فریشتەکان ئیرەیان پێدەبەن و شەیتانەکانیش فەرسەخ فەرسەخ خۆیان لێ دوور دەخەنەوە. ڕووتەختی دڵ و ڕۆحیان هەردەم بەو شێوەیە بووە. حەزرەتی مەولانای سوڵتانی هەموو عاشقەکانیش زۆر جوان گوزارشتی لەم لایەنە جیاوازەی ئەو سیما درەوشانەوە کردووە کە هەمیشە ڕوویان لەو خەرمانەیە بووە و دەڵێت هەندێک جار فریشتەکان ئیرەیی بەناسچی و جوانیەکانی ئێمە دەبەن و هەندێک جاریش تەنانەت شەیتانەکانیش نەفرەت لە نالەباری و چەوتیەکانمان دەکەن. لەو ڕۆژگارەی ئێستاماندا باسکردن لە کەسانێک کەوا فریشتەکان ئیرەییان پێدەبەن هەتا بڵێیت کارێکی سەختە، بەڵام ژمارەی ئەو مرۆڤانەی زر و خرخاڵیان بە شەیتان بەستووە و هێناویانەتە هەلەکە سەما، هێندە زۆر و زەبەندەن، هیچ سەردەمێک وەک ئێستا بوونیان نەبووە. جەنابی ئەرحەم الراحیمین بە زیندووبوونەوەیەکی پاشمەرجی زۆر جددی تەواوی ئەو مرۆڤە لە شیرازە دەرچوانەشی لە ژێر تێخوڕینی شەیتاندان لەسەر ڕێگەی مەردانی دڵ کە هەمیشە ڕوویان لەو خەرمانەیە بووە لوتفی زیندووبوونەوە گەلێکیان بەنسیب بکات. لێرەدا خاڵبۆرێک دادەنێم و لە ئێستادا دەڵێم هێندە بەسە.